یەکێتی بە زۆر گۆڕان دەنێرێتەوە ماڵەوە. پۆستە حکوومیەکانی گۆڕان داواکاریان لەسەرە. دوایەوەی ڕێکخەری گشتی نوێی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند. بزوتنەوەکە لە حکوومەت و کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی دەکشێتەوە. تیمی حکومی یەکێتی نیشتمانی کوردستان داوای 143 پۆست لە بزوتنەوەکە دەکاتەوە. بە پیزانیاریەکان بزوتنەوەی گۆڕان لە بەڕێوەبەری گشتی، ڕاوێژکار، بەرپرسی فەرمانگە و بەڕێوەبەری ناحیە، قایمقام و بەڕێوەبەری پەروەردە لە سنووری سلێمانی بە ئیدارە سەربەخۆکان خاوەنی 143 پۆستە و بە هۆکاری بڕیاری کشانەوەیان یەکێتی داوای ئەو پۆستانە دەکاتەوە. بەپێی زانیاریەکانی تیوار، تیمی حکومی یەکێتی شوێنگرەوەی بۆ پۆستەکانی گۆڕان داناوە و دوایین هۆشداریش هەفتەی پێشوو بووە کە گوتوویانە ئەگەر تا 2 هەفتە پۆستەکان جێنەهێڵن ناچارن ڕێگری لە چوونە سەرکاریە و بەرپرسانەی گۆڕان بکەن. تیوار زانیویەتی تا ئێستا بزوتنەوەی گۆڕان نامەی فەرمی دەست لە کارکێشانەوەی وەزیرەکانی نەداوەتە سەرۆک وەزیرانی. ئەوەی پێشکەشی کردووە تەنها داواکاری بەخشین بووە لەو پۆستە وەزاریانەی لایەنە. دوای جیابوونەوەی باڵی عومەری سەید عەلی لە کوڕانی نەوشیروان مستەفا و دانانی دانا ئەحمەد مەجید وەک ڕێکخەری نوێی بزوتنەوەی گۆڕان، ڕێکخەری نوێ بڕیاری کشانەوەی تیمی گۆڕانی لە حکوومەت دەرکرد. دوا بەدوایەوە بەشێکی زۆری بەرپرسەکانی گۆڕان لە حکوومەت و حکوومەتە خۆجێیەکان کشانەوەی خۆیان ڕاگەیان، جگەل لە دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە لەسەر پشتی گۆڕان. بەڵام بەپێی زانیاریەکان تیمی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت دوای ئەوەی لە هەڵبژاردننی 20 ئۆکتۆبەر توانیان تەنیا 1 کورسی پەرلەمان بەدەست بهێنن، زۆربەی زۆری بەرپرسە حکوومیەکانی بزوتنەوەکە لە بڕیارەکان پاشگەز بوونەوە و چوونەوە سەر کارەکانیان بە وەزیری ئابووریشەوە کە بڕیاری دابوو دەست لە کار بکێشێتەوە. بەپێی زانیاریەکانی تیوار لە ئێستادا یەکێتی داوای ئەو پۆستانە دەکاتەوە کە پێشتر بە ڕێککەوتن لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕان لە سنووری پارێزگای سلێمانی یەکلایی کرابوونەوە.